پێمان بڵێ. جەنابتان ئەزانن پێش جەژن بابەتێک هەبوو کە مەوزوعی ئەوەی ئەمری وەلایی دەرچێت لە دادگای فیدراالیەوانێ طبعا ئەو حاکمانی کە نۆ حاکمن پێنجیان لە مەکەی پیرۆز بوو بە فەریزەی حەج بۆیە نەکرا کە زۆرینەیان لێرە کۆبوونەوەکە بکرێ بۆ ئێستا هەموو چاوەکان هەم حکوومەتی هێرێمی کوردستان هەم حکوومەتی ناوەند لە بەغداد چاوەڕێوەن ئەو دادگای فیدراالی کۆبوونەوەی خۆی بکە ئەمری وەلایەکەی دەربکە لەسەر ئەساسی ئەو ئەمری وەلاییە ئەو کاتە بە مەسەلەی گفتوگۆیە مەسەلەی هەر بابەتی کێ لە دوای ئەوە دەرەچێ تەوانێ ئینشەڵا بۆ ئەوە بەرەو ئەوە ڕۆکە ئەمری وەلایەکە بەو شێوەیە دەرچێت کە ئیطلاقی موچە بکەن چکە موچە حەقێکی دەستوری و یاساییە و بە پێی موازنەیە و پێی ئەو ئیتفاقەیە کە لە بینی هەردوو لاکراوە لە 1 ساڵی 2025 هیوادارین هیچ عرقەلەیەکی کە دروست نەکەن لە دوای ئەوە گەر بابەتی کە بێتە پێشەوانەیە بە تەکید ئەو کاتە قسەی کا بێت وەکو حکومەت ئێمە چەند جارەوەمان ڕوون کردوتەوانێ هەموو ئیلتیزاماتەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە حازرکردنی میزان مراجعە لە لیستی موچە لە مەسلەی تەسلیمکردنی داهاتی نانەوتی کە بەبی قانونی ئیداری مالی هەموو ئیلتیزامانەی سەرخۆمان جێبەجێ کردووە هیچ نقاتێک نییە لەو بابەتە لەسەر ئێمە بێ مەسلەی تەخسیسیش من جاری کە بۆ هەموو خەڵکی کوردستانی باسەکەم کە ئێمە تەخسیسمان لە ساڵی 2025 کە وەزیری مالی ئیمزای کردو موافقەتی مەجلیس وزەرای لەسەر بۆ لە عێراق ئێمە 13 تریلیۆن و 334 میلیارمان بۆ دانراوە ئێستا تقریبان 3 میلیار و 3 تریلیۆن و 834 میلیار لەو پارەیە سەرفکراوە بۆ موچەی مانگی 1 و 2 3 و 4 ئەگەر لە دوای ئەوە بڵێن تەخسیستان نەماوە بەڕاستێمە هیچ نەعوزرێکی قانونیە نە دەستوریە نە بە پێی موازنە ئەمریکا باڕووداوی گوت کە ئەبێ ئەو دۆخە سارە سەر بکرێ پێت وایە عێراق گوێ لە ئەمریکا و لە وڵاتانی بەتاکید زەختێکی گەورەی ئەمریکەکان لەسەر عێراقەیە کە ئەو بابەتە چارەسەر کرێ و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش لە پەیوەندیکی بەردەوامە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ئەو بابەتە ئەبێ حەل کرێت چونکەوە خەڵکی هەرێمی کوردستان ئایا عێراق بێ یەک لای کاتەوە ئێمە خۆکو خەڵکی هەرێمی کوردستان سەر بە عێراقی نیان ناگەر سەر بە عێراقی هەموو مواطنێکی هەرێمی کوردستان وەکو هەموو هاونیشتیمانێکی عێراق مافی خۆیەتی موچەوەرگێت بەڵێ لە ڕێی سەفیری ئەمریکاوە ئاگادار کراوەتەوە هیوادارین دادگا وەکو دەوری خۆی بگێڕێ وەکو دادگایەک لە جیهەتی سیاسی لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە تەداخلی ئیشی دادگا نەکرێت زۆر سپاس